پێناوم شادمان مەحموود عەبدوڵڵایە لە گوندی خێوەتەین. پێشتریشی کرێکاریمە کرد، دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم ماڵی خێرخوازانی ژاوا بێت. ئێساش کرێچیم و توانای کرێم نییە زۆر. ئێتر ئەم ماتۆڕە بۆ من بژێوی ژیانم پێیاکا و لەگەڵ یا کرێکاری ژەکەم ئەو کاتانی کە بێیش بووم. دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم. پێشتر فۆرمم پڕ کردبووە لە دەستگای بەخشین و ئەم ڕۆژهاتوون بە دەنگمانەوە. زۆر مەمنونیان و ماڵیان ناوا بێ. وەڵای هەستێکی زۆر خۆشم هەیە، دەستخۆشیتان لێ یەکەم، ئیشەڵا هەر بەردەوامە بن. بەقاڵی بێ هەزی شێ بێ ئیشی پێ یەکەم ئیشەڵا. ئەم ماتۆڕە بژێی خۆمی پێ دەرەکەم، ئیشی خۆی پێکەم، ئاسنی پێخڕەکەم، وەتوانم بەقاڵی پێ بکەم. بۆ من زۆر باشە، ساڕی و گەرمالیان نادا، هەر باشە بۆ من. ژیانی خۆی پێدابینەکەم ئیشەڵا. کرێخانووی پێدەم و هەتا ئاسان نەمتوانێت کرێخانوو بە بۆنەی کرێکاریەوە بدەم، یعنی بەردەوام نییە. دەستخۆشی لە خێرخوازانەکەم کە هاوکاری بەخشینیان کردو کە ئەم سێتایان بۆ من کڕیوە. دەستخۆشی لێ یەکەم. من ناوم هێرشە، پیشەم شاگردیە، ماڵم لە شاری سلێمانیە. ڤیدیۆیەکم بینی لە دەستگای خێرخوازی بەخشین، ماتۆڕیان دابەش کرد بۆیان نا بە ئەکەم دەرامەند و هەژاران. ئیتر چووم سەردانی دەستگای خێرخوازی بەخشینم کرد. ئەوانیش فۆرمێکیان بۆ پڕکردمەوە، هاتن بۆ ماڵەوە لیژنەیەک سەردانیان کردم. ئیتر ناوم هاتەوانێ و ئەم ماتۆڕیان بۆ دابین کردم، ماڵیان ئاوا بێ یاخوای خی گەورە ماڵی خێرخوازان ئاواکە. زۆر مەمنونیانە. ئیشی ماسی ئەەکەم، ماسی ئەبرژێنم. بەڕاستی ئیشەکەی من زۆر ناخۆش و زۆر ناڕەحەت بوو. بەیانی هەتا ساعات نوێ بەیانی و هەتا هەشتونۆی شەو لە ناو دووکەڵ و لە ناو ئاگرام ئیشەکە زۆر ناڕەحەت بوو. بەڕاستی یعنی ئێستا ئازار یاوێتی ئەم سییانەم. ئیتر زۆر زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم. ئەم ماتۆڕیان بۆ دابین کردم کە بتوانم بژێوی ژیانی پێ باشتر بکەم. ئیتر بۆ خۆمەمەوێ ماسی کاڵی پێفرۆشم لەسەر ئەو شەخسیە لەو دووکەڵ و ئاگرە نەجاتم بێت. من زۆر زۆر سپاسی خێرخوازانەکەم، یاخوا ماڵیان ئەوا بێ. چەندین ڤیدۆم بینیوە، هاوکاری خەڵکیان کردووە، یارمەتی خەڵکیان ناوە. هیوادارم نمونەیان زۆر بێت. سەرەتا بە ناوی خی گەورە، من خەڵکی شارەچەی پێنجێنم کە کاس پێم بڵێن پاکەرەوەیە. چۆن فۆرمێکی بەخشینم پڕ کردو لای مامۆستا جەمیل. سپاس بە خی گەورە ئەم ماتۆڕە سێتایان بۆ کڕیوم، فەقیر بووم، یانی دەسەڵاتم نەبوو. زۆر زۆر سپاسی خێرخوازانەکەم، وە سپاسی دەستگای بەخشینەکەم بۆم هاوکاریە بەنرخە بۆ منیان کرد، وە سپاسی مامۆستا جەمیلەکەم کە لە شارەچەی پێنجێن توانی فۆرمەوەم پڕکاتەوە و خی گەورە پاداشتی خێرتان باتەوە، خی گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە ئینشاءالله. ئەمە بکرێتە بەر جەزا قیامەت بۆتان، ئەرک و ماندووبوونتان هەیە
بەڕاستی نەک هەر من زۆربەی خەڵکی شارۆچکەی پێنجوێن سلێمانی هەموو شار و شارەکان بەڕاستی سوودمانمون لە بەخشین لە دەستگای خێرخوازی بەخشین وەسپاسی هەموو خێرخوازانەکەم خی گەورە چاگە چاکارامون ناکە و کار و پیشەی منیش چییە لە کۆمپانای پاکەرەوەم مامی بە 300,000 بەڕاستی ئەمە بژێ ژیانم دابین ناکە لە بەرەو دایکێکی نەخۆشمەیە باوکێکی نەخۆشمەیە هەردووگان نەخۆشی درێژخایانیان هەیە و بەخوای گەورە 300,000ەکە گە بیان بە عیلاج بۆوان بەشی نیوەی معنی پارەکەم بۆ من کرێچیم و دوای داوامەکەش مەتوانم زۆر دەسپاسیانەگە مەتوانم ئەمە کارتۆنێکی پێکۆکەمەوە یان دوو سنوق تەمادێشتێکی پێفرۆشم بەخوای گەورە معاشەکەم بەشی یعنی نیوەی ڕاستی معاشەکە بێن بە حەبوو بۆ باوکم بۆ دایکم باوکم نەخۆشی وەرهەمی هەیە و دایکیشم نەخۆشی دڵی هەیە تا ئەسێ دوو جار قەسەرەمان بۆ کردووە لێرەشەوە هەم داوا لە هاوڵاتیانەکەم لە خێرخوازانەکەم کە هاوکاری دەستگای بەخشی بکەن بۆ ئەوەی خزمەتی فەقیر بکە بۆ ئەوەی کە فەقیرەکان بەڕاستی هەر ئەوان کە فەقیرە پێکەن کەسی مستحق ئەپێکن لەبەرەوە هەیە پێویستی پێینە لە شوێنی ترۆ وەریگریان خێر بە شوێنە ترکەن بەس دەستگای بەخشین بەڕاستی ئەیان پێکێ لە ساسە ئەیان پێکێ یەخوا خی گەورە چاکە چاکارا من ناکە ئینشاءالله خی گەورە پاداشتان باتەوە